مادەی 140 دەستوری عێراق ئەو مادە دەستوریەی کە سەرچاوەی کێشە بنەڕەتیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستانە. هەردوو لایەن وەکو مادەیەکی دەستوری دانی پێدادەنێن، بەڵام ئیرادەی جدی بۆ جێبەجێکردنی نییە. يعني موضوع كركوك يجب أن يحسم. پێویستە مەسەلەی کەرکوک یەکلای بکرێتەوە. جیاوازی و ملبنانە و مشتومڕەکانی پێویست بە کەرکوک کۆتایی بێت. پێشبینی دەکەین قۆناغی داهاتوو قۆناغی کارکردن بێت لەسەر ئەم کێشانە بە مەبەستی چارەسەرکردنیان. پێویستە چارەسەری ڕاستەقینە بۆ کێشەی کەرکوک بدۆزرێتەوە. دەبێت بگەینە پرۆژەیەک بۆ هەموو لایەکان لەسەری کۆک بن. ئامانج لە نووسینەوەی مادەی 140 لە دەستوری عێراقدا چارەسەرکردنی کێشەی ناوچە کێشە لەسەرەکانە لە نێوان هەرێم و بەغدا کە دەبێت مادەکە بە سێ قۆناغ جێبەجێ بکرێت. قۆناغەکانیش بریتین لە قۆناغەکانی ئاساییکردنەوە و سەرژمێری و ڕاپرسی، بەڵام هەنگاوی جدی بۆ جێبەجێکردنیان نەنراوە. تم إلغاء كثير من القرارات السابقة. زۆرێک لە بڕیارەکانی پێشوو هەڵوەشێنراونەتەوە، هەروەها گرێبەستە کشتتوکاڵەکان کە لە ئەنجامی بەعرەبکردنی ناوچەکە کراون هەڵوەشێنراونەتەوە، بەڵام وەکو ئاگدارن هەندێک مەسەلە هەیە تا ئێستا یەکلای نەکراوەتەوە بەهۆی هەندێک یاساوە کە پێویستیان بە هەڵوەشانەوە هەیە و ئەمەش کاری ئەنجومەنی نوێنەرانە. تا ئێستاش بەدەست ئەم یاسایەنەوە دەناڵێنین و یاسا کۆنەکان حکم دەکەن بەسەرماندا. لە ساڵانی ڕابردوودا حکوومەتی عێراق لە چوارچێوەی جێبەجێکردنی مادەی 140دا هەزاران خێزانی کورد و عەرەبی قەرەبوو کردووەتەوە، بەڵام ماوەی چەند ساڵێکە بودجەی بۆ تەرخان ناکرێت. هەروەک زۆرینەی ئەو عەرەبە هاوردانەش کە بۆ جێهێشتنی ناوچە کێشە لەسەرەکان قەرەبوویان وەرگرتووە، دوای 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو جارێکی تر گەڕاونەتەوە. لەواچی ئەم حکوومەتە نوێیە هەنگاویان هەبێت، چکم وەفدی مفاوزی کورد هەر کەسێک بەخۆی بە حیزبێکە زانێەوە چێ مفاوزان لەگەڵ حکوومەتی عێراقیەکە داوای جێبەجێکردنی مادەی 140ەکە. واتە چی مفاوز هەبووە کە ڕۆشتە بەغا لە هەموو حیزبەکان، لە هەموو پەرلەمانتارەکان، لە هەموو بەشەکان داوای جێبەجێکردنی مادەی 140ەکەین. ئیشاڵڵا مادەی 140 مادەیەکی دەستوریە، ئەگەر ئەو مادەیە پێشێل بکرێ واتە بێت دەستور هەمووی پێشێل بکرێت. تامانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو هەرێم بەهێز ناوچە کێشە لەسەرەکانی خستبووە ژێر ڕکێفی خۆیەوە. لەو بەروارە بەدواوەش بەغدا بەهێز ناوچەکەی کۆنتترۆل کردوتەوە، بۆیە لە ڕابردوودا بەغدا و هەرێم کامیان بەهێز بوو بن، ناوچەکە لە ژێر کۆنتترۆڵی ئەو لایەنەیاندا بووە. وەکی لە داواکاریەکانی ئێمەش ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانەیە کە داگیر کراون بە تەئکید سازش ناکەین لە جێبەجێکردنی ئەو مادەیە. گۆڕانکاریە ئەمنی و سیاسیەکانی دوای هاتنی داعش بۆ عێراق کاریگەری لەسەر مادەی 140ش هەبووە و خەریکە تێڕوانینی هەرێم و بەغدا بۆ مادەکە دەگۆڕێت. بە شێوەیەک لە ئێستادا باس لە ئیدارەدانی هاوبەشی ئەو ناوچانە دەکرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.